تۆ کێشەتانسیە بەلای خی گەورە میرەبان بە خێراتنی هەمولایەک دەکەین بەڕێز سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز دەستەی وەبەرهێنان بابەت کێشەی پرۆژەی نیشتەجێبوونی هەنگستی لە هەولێر دوای سەڵاو و ڕێز پرۆژەی نیشتەجێبوونی هەنگستی لە هەولێر 283 خانوو لەخۆ دەگرێت لە ساڵی 2010ەوە خراوەتە ڕوو بۆ فرۆشتن و دواتر لە ساڵی 2011 لەلایەن کۆمپانیای لایەنی جێبەجێکارەوە دەست کراوە بە دروستکردن کە نیوەی زیاتری تەواو کراوە لەو کاتەوە بەر لە نزیکەی 12 ساڵ دەبێت هەر بەشداربوویەک بە گرێبەست خانوویەکی لە کۆمپانیا کڕیوە و زۆرینەی نیوەی زیاتری قستەکانی بە کۆمپانیا داوە بەداخەوە لە ماوەی دوور و درێژی دەستی و ئەمڕۆ سبێنێمان پێکراوە ئێمەی بەشداربووانی پرۆژەی هەنگستی بەهۆی شەڕی سەپێنراوی تیرۆریستانی داعش و قەیرانی دارایی دانمان بەخۆدا گرتووە و تا ڕادەیەک بێدەنجیمان هەڵبژات بەداخەوە خاوەنی پرۆژەکەش تا ئەم ساتە وەختە دەستەوەستانە لە تەواوکردنی ئەم پرۆژەیە لەگەڵ پێکهێنانی کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان ومێدێکی زۆرمان بۆ دروست بوو بۆ چارەسەربوونی کێشەی پرۆژەی نیشتەجێبوونی هەنگستی لە هەولێر لە هەموو دەرگایەکماندا هیچ ئاسۆیەکی ڕوونی جددیمان چارەسەرمان بەدی نەکردووە لە کاتێکدا خۆشبەختانە هەموو کێشەیەکی پرۆژەی بچووک و مامناوەندی وەبەرهێنان لە سنووری هەولێر لە ماوەی کابینەی نوێم چارەسەر بووە بەڵام زۆر بەداخەوە پرۆژەی نیشتەجێبوونی هەنگستی کە پرۆژەیەکی زۆر بچووکە وەکو خۆی ماوەتەوە نازانین پەنا بۆ چێ ببین لە کاتێکدا ئێمەی بەشداربووانی ئەو پرۆژێ لە چینی هەژار و مامناوەندی هەولێرین و زۆری نەمان کرێچین و هەموو ئومێدێکمان لەسەر ئەم پرۆژەی هەڵچنیوە ئەوەش حاڵی پرۆژەکەمانە کە 12 ساڵە لە چاوەڕوانەیەکی دژوار و پرخەم و خەفەت داین کە بۆتە دەردەسەری مای دەیان کێشەی ناوەخۆی و خانەوادەیمان چارەسەرکردنی ئەم پرۆژەیە هیچ ئەرکێکی دارایی ناخەتە سەرشانی حکوومەت بەڵکو بڕیارێک و چەندین هەنگاوێکی کردداری دەست و بردی پێویستە لەو پێناوەدا داواکارین لە بەڕێستان خۆتان ڕاستە خۆتە دەخول بکەن و بڕیاری خێرای چارەسەرکردنمان بۆ بدەن چونکە توانای چاوەڕوانیمان نەماوە ئەو پەڕی بێزاری و ناڕازەی خۆمان دەگەینێ لای جەنابتان بەداخەوە تا ئێستا کەس بە جددی نەهاتۆتە سەرخەت و گوێی بۆ نەگرتوین تا دەنگمان بە جەنابتان دەگات چارەسەری کێشەکانمان بەردەوام دەبین و لە هەموو ڕێکارێکی مەدەنی و یاسایی تێبینی تەواوی دۆسەی پرۆژەی هەنگستی بە ورد و درشتیەوە لای دەستەی وەبەرهێنانە لەگەڵ ڕێزدا ئەنجومەنی بەشداربووانی پرۆژەی هەنگستی لە هەولێر 25 نۆی 2022 باش پارانە چەند دەکایەوە تا ئێستا لەو پرۆژێ خەرسان کردو بەڵێ پارەکە بخۆی مەسەرەن ئەو پرۆژێ بە چار قست کەوا خرايتە ڕووی لە بۆی مەسەن خەڵکە بکڕە ئیوا هەیە قستەشی دایە ئیوهایە دویدا ئیوا سێ قستی دایوا هەر هەمووی دایە چەند دەبڕێن پارە 6 دەفتەرە ئیواهەیە بە 6 و نیوی باشە تا کوێ حکوومەتی هەرێمی کوردستان بۆ ناتۆ سەرخە لەسەر کێشەوە 12 ساڵم کێشەیە 12 ساڵ ئەمە وەکو تاک چینە هیچ شتێکیان و نەکردنی هەتا ئێستا 12 ساڵە خاوەن پرۆژەکەش دێوانێ ئەویش خاوەن پرۆژەکەی بەڵامێکی ئەمن گلەکان لە منە ئەمنیش تەقسیرم نەکردووە جەماعەت هەموو دەزانن ئەوانە هەموو مافی خوانە و بێن ڕاوستن ئەو پرۆژە جێبەجێ بکەن ئەم ئەو پرۆژە جێبەجێکمدا لە ساڵی 2011 هەموو تقریبا 150 جێبەجێم کردووە ئەو پارێ خەڵکی وەرم گرتووە ئەو پارانە هەموو لە مەشروعمدایە پارەکە مەوجودە ئەوەکان مەوجودن خەڵک هەیە قستی نەدایە خەڵک هەیە قستی هەمووی دایە ئەمە جاوا دەکەین لە حکوومەت لە سەرۆکی حکوومەت لە دەستەی وەبەرهێنان ئیجازە مامدەتێ بە ئەمە پرۆژەکە تەواوکەن هەموو ڕێکاری یاسایی تەواوم کردووە خطاب زمانم دانە موافقاتی لایەنی پەیوەندیدار وەرم گرتووە یعنی فۆرمی نهایی تەواو مایە نازانم بوومان دەنێت کتابەکاتە لە ئەنجومەنی وەزیران دەنا کابرایەکی دیکە لەسەر چێ دەنا کابرایەکی دیکە مستەسمڕێکی دیکە ئەمە بەخۆ ئامادەمە مەشروعی منە ئەمن جێبەجێم کردووە هەندە ساڵە پێوەماندی بوومە ئەو خەڵکە هەموو متمانە بە منە و ئەمن ئەو پرۆژە تەواوی بکەم ئێستاش هەموو ئەنتیزاری من دەکەن ڕۆژانە ئەمن لەوە بەرهێنانم ڕۆژانە هەموو داوێرەکان ئەمن داواکاری پشکەشی جەنابی سەرۆکی حکوومەتم کردووە لە ئۆفیسی جەنابی سەرۆکی حکوومەت کرد ئەو کێشە چارەسەرکەن ئەو کێشە بەس پرۆژەی ئالان سیتی نییە سێ پرۆژە دیکەم هەیە ئەو سێ پرۆژە هەنگ سیتی و ئالان تاوەر مڕۆڵ سنمۆڵ هەموو وەستاوە
لەسەر چێ بە کێشەمان هەبوو لەسەر ساڵی 2013 ئەو کێشە چارەسەر کرا دوای شەڕی داعشاتە سەرێ پێمان نەکرێت پروژەکان تەواوکەن ئەو پروژە ئێستا لە ساڵی 2019 بڕیاری دەرچی ئەنجومەنی باڵای وەبەرهێنان کە ئەو پروژە بە ڕێکاری یاسایی خطاب زمانی دابنێن ئەوە دابنێن هەموو ڕێکەکان تەواو کردووە جێبەجێ بکەم هەموو ئیشم تەواو کردووە ئەخات بە تایبەت پروژە هەنگستی هەموو تەواو کردووە فۆرمینی هایی کوتایی یە پروژە تەواو کردووە تەنها مایە ئەمن ڕێپێدانم دەنێت کاتی سوورم دەنێ ئەمنیش ئامادەمە لە جەنابی سەرۆکی حکوومەت بێتە سەرخەت بۆ ئەو خەلکە هانایم بێت ئەمن حوالی 3000 عائلە انتظاری من دەکەن ئەمە لە قەیرانێکی زۆر گەورە دەمە بەس نەهلاتیمە ئەو ناهلێمیش لەسەر ئەو خاکی وڵاتی منە پروژەی منە تەواوی دەکەم مافی خەلک دەدەمەوێ لازمە مالی خەفی بێتە دەدەن لەسەر دەستی من ئەمن ئەو کێشە حەل دەکەم ئەمن کێشە ئامادەمە بەس لە ئۆفیسی جەنابی سەرۆک حکوومەت خەلکێک بەغەڵەتی دەگەشتاندی ئەوە بە تەواتی نەگەشتێ جەنابیان ئەمن ئامادەمە جەنابی سەرۆکی ببینم بە 5 دقه بە 10 دقه چارەسەرکردنی ئەو مشکلانە بۆ تەوزیح بکەم دەبزانێت ئەو کێشە چییە کی بە سەبەب کارە کی ئەو مشکلە دروستی کردووە هەتا ئێستا ڕاوەستەیە ئێستاشی چی نەبووە پروژەی هەنگستی ئەمن ئامادەمە لە ئێستاوە سبا ڕێپێدام ئەمن حازرم تەواوی بکەم لە پشتە پرۆژەیە ڕادبوو چی لە پشتە تا ئێستا بە پێی بەدواداچوونەکانی کە ئەمن نازانم کی بەبستە ئەمن کابراکەم هەوڵاتیمە مستەسمر بووم مستەسمرێکی گەورە بووم بازرگانێکی گەورە بووم هاتیمە ئەو وڵات ئیشکم ئەمن لە خەلیج هاتیمەوە ئەم لە ئیمارات بووم ئەمە بازرگان بووم ئەمن سەرمەدار بووم ئەمە خێرخواز بووم هاتیمە ئێرە ئیشم ڕاوەستە ئەم لۆ ڕاوەستاندێ لو من لو ئەمن بۆ یەکی دیکە هەزارات تعویزی دەدەنێ قەرەبووی دەدەنێ بوو بەوانەکەم بوومە من ناکەن ئەمن چم کردووە ئەمن کە هەزارات خێر و خێراتی ئەو وڵاتم کردووە هێزارات ئەمن بەشداری ئەواکان کردووە یە حکوومەت هەموو تشتەکان ئەم بەشدار بوونە چ مناسبەکە بەشدار بوویمە چێ ڕێکاری یاسایی ئەمن کردیمە ئەمن چم وایە لەسەر من نەکردیمە داواکاریم دایم جارێک دایتەوە بە هاتیە گوتی ئەو پرۆژە بدەنە وە بەرهێنەرێکی دەر چوینە دەستەوە بەرێن کاکەوە بەرهێنەر دنیا هەموو بێت کاکی تەواوی دەکات چووە بەرهێنەر نهاتی ئەو پرۆژە تەواوی بکەن لەبەراو کێشە زۆری تێدا ناکرێ خەلک ئەمن دەناسیت خەلک گەرە بەسی لەگەن من هەیە پارە دایتەف من پرۆژەکە تەواوم کردووە ئەو پارە هەموو سافم کردووە هەموو یعنی چ مایە ئەم تەواو نەکەم لەبەر چی یەکی دیکە بیت دیارە دەستێکی تێدایە یەکی دیکە بێت دەست بازرگانی بەو پرۆژە بکات ئەمن نایەنم کەس بازرگانی خوینی ئەو خەلکە بکات ئەمن پرۆژە بە خۆی تەواوی دەکەم